دیارە ئێمە ئەم پرۆسەیە تا ئێستا بەردەوامە قەرەبووکردنەوەی خەڵک. دیارە لە میزانی و بودجەی 2019 50 ملیار دیناری عراقی بۆ هەموو ئۆفیسەکانی عێراق دیاریکرا. ئێمە هەوڵی ئەوماندا کە 20 ملیاری بێنی نەکردبوو، بەڵام ڕەزامەندیان نەدا لەسەر ئەو 20 ملیارە، وتیان ئێمە چەکتان بۆکەین. ئێمە 500 ناومان حاضر بوو لە بەغا لە هی 2013 ئەوانەی کەوان نەخۆش بوون، ئەوانەی کە خاوەن شەهید و پێداویستی تایبەت بوون، بەڵام بەداخەوە 230 چەکیان بۆ کردوین. ئێمە ئێستا دابشکردنی ئەو چەکانەیە. لەگەڵ ئەوەشا قسەمان لەگەڵیان ناکردەوتیان ئێمە هەوڵە دەین هەندێ ناوی ترمان بۆ بنێرن کە سوکاری شەهید و ئەوانە بن، و ئێمەش مواجهی ئەو خەڵکان ناکەین کە شەهیدیانەیە، ئەنفالیانەیە، یاخود خەڵکێکی لێ قەوما و بێدەرامەتن، ئەو ناوانە بەرزکەینەوە بینێرین بۆ بەغا ئەوانەشمان بۆ بکەن بە چەک بەپێی ئەو وعدەی کە داویانە.